سڵاوی نێرانی خۆشەویستی تلویزیۆنی پەرتەوە مۆحسێنی حوسێنیم لە خدمەتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی ئەمڕۆ. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا سعیدی ئارمان عضوی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کارگەری ئێران حکومەتی ئیسمان لەگەڵ بێت لەسەر ئەوزایەک کە ئێستا کە لە کوردستانی عێراق بەخصوص لە شاری شەنگاڵ هاتە پێش ئاوارەیەکی زۆر کەوتونەتە ئاوارە بوون و لەسەر ئەم بۆدا خەڵکی ئێران و بەگشتی شارەکانی کوردستان دەستیان کردەوە بە یارمەتی. ئەم یارمەتیانە چ بۆادی ماڵی بێت چ بۆادی پوشاک و دەرمانە بەم شێوەیە کۆ دەکرێتەوە. لە هەمان حاڵدا هیلالی ئەحمەر بە شێوەیەکی تر دەیەوێت ئەمە ئۆرگانایز بکە لەسەر ئەم بابەتەوە لەسەر چەند بابەتێکی تر ئەم توێژەمان پێکەناوە لەگەڵ سعید ئارمان ئومێدوارین کە جگای ڕەزامەندیەوەی عەزیز خۆشەویست بێت. سعید ئارمان بەخێر بێ بۆ استودیۆی تلویزیۆنی پەرتەوە. زۆر سپاسان دەکەم و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی پەرتەوە. هەروەک ئاگادارم کە لە ماوەی ڕابردوودا بە تەوجە بۆی کە داعش حەملەیەکی زۆری هێنات سەر شارەکانی عێراق بەخصوص دوایی کە چەندین شار لە شارەکانی عێراقی گرت حەملەی کردۆ بۆ شاری شەنگاڵ. لە شاری شەنگاڵ بە تەوجە بە وەزعیەتێکی هەیەتی خەڵکێکی زۆر ئاوارە بووە. لەسەر ئەم ئاوارە بوونە بۆادێکی جیهانی بەخۆیەوە گرتەوە چ لە دەرەوە چ لە ناوە چ لە شارەکانی تریکەی عێراق کۆمەکی ماڵی دەکەن بە ئەنوایشەوە. هەدێستا کەس کە خۆشە تا ئەندازەیەک ئیتلاعات بێ لە شارەکانی ئێرانیش و بەخصوص لە شارەکانی کوردستان ئێران دەستیان کردو بە یارمەتی کۆکردنەوە. هەنزمان کە خەڵک یارمەتیانە کۆلەکەنەوە هیلالی ئەحمەر وەکو بەشێک لە جمهوری ئیسلامی دەیەوێت ئۆرگانایزی ئەم یاوەی کە خۆی بێ ئەم کارە بکە ئەم کارە بە شێوەیەکی کە بە خۆی ئیسلا بیکە. تۆ ئەمە چۆن دەبینی؟ ئایا ئەوەی کە خەڵک خۆیان مستەقیمان بیانە ئەو کۆمەکە ماڵیانە کۆکەنەوە و لە تەریق ئەنجومەنهایە کە بخوان پێکی دێنن بتوانن بینێرن بۆ خەڵکە ئاوارەکانی شاری شەنگاڵی ئەوەی کە بتوانن تەحویلی هیلالی ئەحمەر و مەسئولین هیلالی ئەحمەر. ئایا ئەمە دەتوانێت جوابگو ببێت کە بۆ ئەوەی کە وەزعیەتێک کە ئێستا لە شەنگاڵاتە پێش بۆ ئاوارەکان؟ سەرتا بێ ئەوە بڵێم کە لە عێراقا و بەتایبەت لە شەنگاڵە داعش ئەوجی وەحشیگەری خۆی وان و لە شەرایەتێکی تایبەتیە بە سەدان نەفەری قەتڵعام کرد و دەیان هەزار نەفەری ئاوارە کرد. کەسانێک کە بۆ ئەوەی کە سەر نەبڕێن و کە نەکوژرێن و زندە بەرچاڵ نەکرێن تەنانەت و یا ژنانێک لەبەرەوەی کە نەفرۆشرێن بە پێی شەریعەتی ئیسلامی و منداڵەکانیان هەروەها کترەمانە دینێکی کەیان بوو لە ئەین حاڵدا خارج لەوەی کە هەتا کەسانی مسلمانی ژیان کوشەمانی یەزیدی بوون و باوەڕیان نێ بۆ مەسەبە ئەمانە ئاوارەی کێوەکان بوون و ئەوانش کە نەیانتوانی دەرچن و یا بەردەستیان کەوتن یان متەوهم بوون بەوەی کە احتمالاً هیچیان لێ نەکرێت ئەمانە مانەوە و بەداخەوە بە سەدان نەفەریان لێ کوژرا. ئەم شەرایطە نائینسانی کە بۆ ئەمانە خوڵقێنرا دەریایەک لە هاوپشتی لە ڕەحم و شەفەقەتی ئینسانی لە هەمبەستگی لە ناو کۆمەلگای بەشەریە نە لە تەنها لە کوردستان بەڵکو لە سەرتاسەری جیهان هەر وەکو خۆ باسی کرد ئەمەی پێکەنە. جا چی لەوە باشتر کە کەسانێک و جۆغرافیایە کە هاومەرزە لێ و ڕۆژانە بەتابعی ئەمە خبارەکەن کە ئەمەش ڕێگەیەکی ئینسانی قەویتیە لەو ناو کۆمەلگایە وەختێک کە منداڵە بینێ برسیە تونیە یان نەتونیە مردووە ئەمە ئێش بە جرگێگا ئەمە خۆی ئەحساسی ئینسانیە خۆی منداڵی هەیە ئەزانێ ئەمانە چ جێگە کێشن. وەسیعەن لە شارەکانی کوردستان هاتنە مەیدان و ئیمکاناتیان کۆ کردەوە بێ ئەوەی جمهوری ئیسلامی نەخشێکی ئەساسی تیا بێت. خەڵک خۆ جوش ئەمەی کرد ئەوەی کە جمهوری ئیسلامی دێت ئەم هەلا ئەخۆزێتەوە یان نا
خەڵک ئێستا پێی بەو میکانیزمە نەبردووە ئەو خەڵکەی کە هاتووەتە مەیدانەوە کە خۆشی ڕاستەوخۆ بێت میکانیزمێک سازمان بدات کە خۆی وەسایلەکە ئینتقال بدات و بیگەێنێ بەدەست یا ئۆرگانهایەکی معتەبەر لە خاشی کوردستانی عێراقا ئەگەر نەشوانە بچێتە کێوەکان بیدا بە دەست کەسانە کە زەمانەتێکی ئیجرایی ببێت کە ئەمە بگاتە دەست ئاوارەکان ئەم مشکلە ناتوانێت بێتە باعثیەوەی کە خەڵک دەستەوەستان بێت یاخود فعالیتێکی ئەمەلی دەست پێنەکە بۆی کە ئەشیایەکی زۆر خواردەمەنیەکی زۆر لباسێکی زۆر یا پوڵپارەیە کۆنەکرێتەوە بنێژێ بۆ ئەمانە ئەمە بێت ئەو دوو بەشێک جیاوەکەن دەریایە لە هاوپشتی لە ڕەحم و شەفەقەتی ئینسانی وجودی هەیە خودجوشە و ئەمە کۆبۆتەوە و هاتوۆتە مەیدان ئەمە یارمەتیەدا بێ ئەوەی کە بزانێت جمهوری ئیسلامی لە ڕێگەی هیلالی ئەحمەرەوەی چی بکەن ئێمە دیوانە بۆ زەلزەلەی بەم وەسایلە چوو لە تەواوی دنیاوە چوو سخی پازاران بە لۆریەکانی ئەیبردە ئەمبارەکانی خۆی بەڵام شەرت نییە ئەگەر ئەمان هەیئەتێکی نەزارەتی قورس و قایمیان ببێت ئەتوانن دەستی هیلالی ئەحمەر لەم بابەتەوە بەسن و یاننا ئەگەر هیلالی ئەحمەر ئەیگەیەنێ بە خاچی عێراق وەکو بەخشەشی جمهوری ئیسلامی لە قەڵەمی نەدات بەڵکو خۆشبەختانە بە دلیلی ئینتەرنێت و تۆرە ئینتەرنێتیەکانەوە ئەبینی کە هەر ئەمڕۆ خەریکی پڕکۆکردنەوەن یا برنج و ڕۆن و شەک و چایان کۆکردوێتەوە یاخۆت لباس بۆ منداڵان ئەمە سەریعەن فیلمبەرداریەک لێ عەکسی لێگیرێ و مەعلومە کە خەڵکی بانە ئەم کاری کردووە یا سنە یا شاری مەهاباد ئەمە نەکراوە بەرسۆت بەعید نییە کە لە تەقابل لەگەڵ داعشە ئێستا نوعی لە ئازادیش بدا بە خەڵک کە بێنە مەیدانەوە تەزاورات کرد لە شاری مەریوان تەزاورات یاکردوە بەخشەن بە جمهوری ئیسلامی تەحمیل کراوە ئەمە وانەیە کە بڵێ جمهوری ئیسلامی سازمانی داوە و یان نا پێی خۆشام کارە بکرێت جمهوری ئیسلامی لە هەر نوع تەشەکل و ڕێکخراوێکی مەدەنی خەڵکە ترسێ بەتەوری واقعی و ساڵیانی ساڵتداریەوەی خواردوە لە کوردستان جامعەیەکی پۆلاریزە بووە لە نظر سیاسیەوە متحەزب بووە و مەیدانی نەداوە بە جمهوری ئیسلامی هەروە ڕمبازیان بکات بەڵکو لە ناو جامعەیە لە کارگەریەوە لە زەحمەتکێشیەوە لە خەڵکی لە مەدرسەیەوە لە معلمیەوە ئەمانە سابقەی تەشەکل هایتوودەئیان هەیە هەر لە سەرەتای ڕوخانی نزامی پاشایەتیەوە ئەمانە لە کوردستانە معنای بوو بە دەلیلەوە چەپ قەوی بوو چەپ هژمۆنیەکی بوو لە کوردستانە وەکو حیزبی سیاسی و لە مەراکزی کارگەری و ئیداری و ئەوانەیە بۆیش ئەمە لە عینی حەڵدا ترسێکە بۆ خودی جمهوری ئیسلامی و بۆیش تەلویحەن ناتوانێت هیچیان لەگەڵ بکات بە جۆرێک زمینی سەمپاتیە نیشانەدا بەم کارە و هیلالی ئەحمەری نەرێ و کارنەما ئەویش ئەتوانێت نەقشێکی مثبەتی ببێت بەڵام لە کوردستانە جمهوری ئیسلامی زیاتر لەوە ئفشا شودەیە کە ئەم نەوع لە کارانی جمهوری ئیسلامی یان نەوع لە دەخالەتگەریانی خۆڵ بکاتە چاوی خەڵکەوە ئەمە خۆشبەختانە لە کوردستانە بزوتنەوەیەکی سیاسی جدی عەلەیهی کولیەتی جمهوری ئیسلامی وجودی هەیە و ئەمە ناتوانێت بە هیچ وەجه بە جمهوری ئیسلامی تەخریب بکرێت ئەمە بە هێنانی هیلالی ئەحمەر بۆیش لێرەوە سەرڕای ئەوەی کە ئستەقبالی یەکەم دەستخۆشانیان یەکەم لە خەڵکی کوردستان کە وەسیعەن هاتوونەتە مەیدانەوە و ئەم ئیحساسە ئینسانی و هەمبەستگییان بەرامبەر بە ژنان و منداڵان و هەدەیان هەزار خەڵکی ئامارەی شەنگاڵ دەربڕیوە و ئەمە جەمبەیەکیشی نوعی لە مبارزەی تایە عەلەیهی داعشەکانی سبەینی کوردستان ئەگەر قەت ئەلەم بکەن سەر هەڵێنن وەکو سەلەفیەکان کە لە پەنای گوێیانان و ئەزانن ئەمە چقی چاوی ئەوانیشە و ئەمە یعنی زەرفیەتێک وجودیە لە کوردستانە کە لە تەقابل لەگەڵ سەلەفیەکانیشە ئەوێستینەوە و ئیجازە نادەین بە هیچ نوعی تەحەڕوکیەوە هەروەک لەناو قسەکاندا باس کرد بەتەوەجە بۆ شەرایەتێکی ئێستاکە هاتووە پێش جدیدەن دەفتەری ڕێی جمهوریەوەی زیاد تاجیگای کە من بزانم ئەنجومەنێکی پێکێناوە بۆ ئۆرگانیزکردنی هیلالی ئەحمەر بۆ کۆکردنەوەی ئەم شتانە بۆی کە خەڵک متمانە بکەن یا ئەوەی کە بزانن ئەم شتێک کە کۆی دەکەنەوە دەخیر دەگاتە دەست ئەم ئاوارانە
ئایا دەکرێ بیدەن تحویلی ئۆرگان های هلالی ئەحمەر بدەن یاوەی کە خۆیان ڕێگا حەلێک پیداکەن ئەنجومەنهایەکی محەلە شار ئەم دەوروبەری خوان بە هەر شێوەیە کە توانن ئەنجومەنێ پێک بێنن کە بتوانن ئەم شتانە لە ڕێگایەکی مطمئینترەوە بگاتە زەوارە. ئەمە چۆن دەبینێت جدیداً ئەکە بۆ شێوەی کە جمهوری ئیسلامی لەلایەکەوە دەفتەری ڕیاست جمهوری ئەنجومەنێکی پێکەناوە کە ئەم شتە وەکو ئۆرگانیزی بکە لەلایەکەوە ئێمە هەمومان دەزانین کە هەروەک خۆش باس کرد لە ئاوارەکانی بم و شتەکان نەدەگەشت دەستخەڵت بە احتمالی زۆر ئەم دەفعێش کە ئەم شتە بەسەر ئاوارانەی شەنگاڵ بێت بۆی کە خەڵک مطمئین بن کەم شتانە ئەمە دەستگا دەبێت ڕێگا حەل و چارەسەر چ بکەن. هەروەکو باسم کرد ئەمە جمهوری ئیسلامی هەم ئەم هەلەشە خۆزیێتەوە هەم لەوەی کە ناتوانێت دەستی ڕەت بنێ بە سنگی خەڵکەوە بۆ ئەم تەشەکولیابی و بۆ ئەم نوع لە جانی یارمەتی و ئینسانیەتێکە بەسود لە هەمچین شەرایەتێکە تەبیعیە پێش دێت و ئەبێ ببێت و زیاتریش ببێت و زووتریش تەنانەت دەبێت دەست بەکاربین هەم ناتوانێت دەستی ڕەتی پێ بنێ هەم لەوەی لە قافڵەش جێ نمێنێت دێت میکانیزمێک هەیە بە ناوی هلالی ئەحمەر لە زمانی شاشا بوو سەلبی سورق بوو هەر هلالی ئەحمەر بوو هەرەو کاتیش ئەمانە لەم مەواقعە دێن و بەڵام مهم وەیە کە ئەگەر نەتوانن ئینسان موقعیەتی ئەو خەڵکەیا و تەشەکولانی کە ئێستا ئەمڕۆ خودجوش هاتوون ئەم ئیقداماتیان دەست پێ کردووە موقعیەتیان قابلی تەشخیص بێت کە بزانین ئایا لە زیاتر ئەتوانن بکەن چۆن ئەتوانن بیکەن ئیمکانیان پێ ئەدەن یان نایدەن ئەم تەوازنی خۆیان بێ هەڵسەنگێنن ئەگەر بتوانن تەرجیحەن خۆیان ڕاستەوخۆ بیگێنن ئەگەر بۆیان نەکرا لە ئەقلامێکە کۆیەکەنەوە لە مەبلەغێکە کۆیەکەنەوە لە هەمومانە فیلمبەرداری بکەن و لیستە هەیە بکەن و ئەمە ڕابگەێنن بەر لەوەی بگات کە ئەمجار ئەو مەنا بە ئەم مۆسەقی کە لە خاکی عێراقایە و ئەبێ بگا بەدەستیان لە کوردستانی عێراق ئەبێ ئەوانەشیان پێ معرفی بکرێت و حساب پەس بدەنەوە بە نەهادانەی کە ئیقدامیان کرد بۆ ئەم کارانە ئەمە ڕێگایەکە بۆی کە بەربەس و ئیسفادەی جمهوری ئیسلامی بگرن و ئەم مەوادشکە کۆیەکەنەوە و ئەم پوڕشکە کۆیەکەنەوە بگاتە دەست ساحب مەطلەبەکان کە ئەمان بەو نیەتە ئەینێرن کە بگا بە مناڵی ئاوارەی شنگاڵی یاخود هەموو ئاوارەکانی کە لەم فەجایعەیە ناچار بوون هەڵبێن وەستا ئۆردوگایەکی عەزیم کراوەتە بۆیان و زیاد لە ملیۆن لە کورد لە ئەترافی هەولێر و لە بەشەکانی کەیە سەیداڕمان هەر وەک بخۆش لاگەداری لەسەر مەسەلەیە لەلایەکی شارەکانی کوردستان شت کۆلەکەن بۆ ئاوارەکانی شەنگاڵ و شارەکانی دەوروبەری لەلایەکیشەوە لە شارەکانی هەر لە شارەکانی کوردستانی ئێران دەبینین سەلەفیەکان دێنە خیابان و ڕێژە دەڕۆن پەرچەمی ئەڵڵاهو ئەکبەری ڕێژ دێنە خیابان و لە هەمان حاڵدا قەمە دەکێشن ئەم شتە چۆن دەبی بۆی کە خەڵکی کوردستان بەرانگەری ئەم مەسەلەیە بکەن هەر لە نوتفەدا خەپەیکەن مەسەلەی تری وەکو سەلەفیەکانش بە داعشێکن کە ئێستاکە لە عێراق لە بەرچاوی دوربینەکان دەیبین داعشێکن کە ئێستاکە لە کوردستان خوان نیشان دەدەن بۆی کە ئەم مەسەلەیە لە کوردستانی ئێران بەگشتی لە ئێران نێتە پێش دەبێت خەڵک چ بکەن لەلایەکەوە ئەم وەزیەتی ئاوارەکانی شەنگاڵ و شارەکان دەبینن لەلایەکیشەوە سەلەفیەکان دەبینی کە بەم شێوەیە ڕێژە دەڕۆن ساپۆرتیان دەکەن خەڵک دەبێت چ بکە بەداخەوە فاجعەیەکی عەزیم کە لە عێراقا ڕوویدا هەرچەند فاجعەیە بەڵام دەرسێکی تیا بوو کە بۆی کە سەلەفیەکان لە کوردستانی ئێرانیش ئەشکرا بن ئەمانە چم پەدیدەیەکن چ مۆجودێکی وەحشە ناکەن کە ئێستا خۆیان حەشارداوە لەناو کۆمەلگایە بە یمنی تەلاشی جمهوری ئیسلامی بۆ دژایەتی لەگەڵ چەپ و کۆمۆنیزم لە کوردستانە و ڕادیکالیزمێک کە مۆجود بوو لەو کۆمەلگایە ئەمانەیان تەغزیە کرد هێنان لە مەیدان و لە تەقابل لەگەڵ چەپ و کۆمۆنیزمە قەویان کردن و ئیمکاناتیان دانێ و مەجای فەعالیەتیان پێدان لە کاتێکا کە کۆمونیستەکانیان نەگرتووە ئەدامیان نەکردن بەمان فرسەتیانەدا تا خۆ ڕێبخەن و سازمان پیا بکەن و پەرە بسێنن لەوەها شەرایەتێکە ئەمانە ڕۆشتیان کرد بەڵام لە کوردستانە بەهۆی ئەوەی کە پێگەی کۆمونیزم و چەپ و ڕادیکالیزم قویە ئەم مەجالە پیا ناکەن
وأم كردوانشيان لخاشي عراقا وأو وحشي قري وكشتار وسربرين وإعدامي بكومالي ككرديان وفروشتني جنان ونيك أماني قيزون كل والله خلق وهربويا من بيومايا خلشي كردستان زور بي زوري لقل أم تفكرات بوغانيانيا ولا عليه أنا حزبي أمش وكو حزبي حكمتيس بيقومان كوميتي كردستان من هي تواوي تلاشي خويكات بۆ ڕێخستنی اعتراض و ناڕزایەتی لە عەلەیهی ئەمانە بۆ سازماندانی گاردی ئازادی کە بتوانن لاوان لە گاردی ئازادیە هەر لە ئێستاوە سازمان بدرێن و مسلح بکرێن بەعزەن کە لە کاتی پێویستە لە عەلەیهی ئەمانە بێنە مەیدان و فرسەتیان پێ نەدەن کە ئەو فەجایە ئەبخۆڕێن ئەوەی کە لە شەنگاڵ قەوما نمونەیەکی بارزی بوو کە پشت ئەستور بوون خەڵکی شەنگاڵ بەهێزی مسلحێک کە بەداخەوە بەقاومەتیان هیچکە نەکرد بە خەڵکیان ڕانەگەیان و دەرچوون لە سەحنەکە و ئەو بوو بەئەسیەوەی کە ئەمانە زاڵ بن بەسەر ئەو مەنتەقەیە و بەم شێوە ئەو فەجایە بباربێنن ئەمە ئەتوانێت تکرار نەبێتەوە کوبانی نمونەی زیندوویەتی کە ژنان و پیاوان و لا و پیر و جوانیان لە مقابل ئەمانەیە سەنگەلیان کردووە و مدەتێکی توولانیە ناهێڵن داعش نەفوزی تیا بکات یا تەسخیری بکات و شارە بەڵکو دەیان شکستیان پێ تەحمیل کردن ئەمە ئەتوانێت سەحنەی سیاسی و نظامی بێ لە کوردستانە لە داهاتووە کە نەتەنها سەلەفیەکان بەڵکو حتا بۆ جمهوری ئیسلامی حتا بۆ جەریاناتێکی قەومی کە بیان هەوێ لە ئیدئۆلۆژی ناسیۆنالیزم ئیستفادە بکەن و پیانێ کوردستان نیشتوارە بکەنە سەنگەرێ بۆ خۆیان نەتەوەپەرستی تیا گەشە پێدەن کوردستانە بێ بڵێ جێگایەک بێ کە تیان نەتەوەپەرستی مەمنوعە دژایەتیکردن لەگەڵ فارس بە ناوی زمانی فارس مەمنوعە لەگەڵ عەرەب مەمنوعە ئینسانیەت لەم کۆمەڵگایە قەویە و ئەمە گاردی ئازادیە ئەتوانێت نەهێڵە کە شیرازی ئەم کۆمەڵگایە لێ پترازێت ئینسانیەتی تیا تەزمین بکرێت و هەر کەسێ بێقیمەت سەیری ژن بکات یا منداڵ بکات یا کرێکار و زەحمەتکێش بکات یا ئازادی سیاسیەکان ژێر پێ بنێت جوابی محکەمی پێداتەوە ئێمە پێمان وایە کە گاردی ئازادیە توانێت ئێمە تەزمین بکات و حزبی حکومەتیستیش ئەو ئەهەمیەت و ئەولویەتێکی تایبەتی بۆ داناوە سەید ئارمان ئەگەر وەکو خۆمان وەکو کادری حیزبی حکومەتیزنا وەکو کەسێک لە دەرەوەی حیزب چاو لێ بکەن سوال لێتە پێش دەڵێ ئەگەر ئێوە هەن ئەگەر ئێوەی کۆمونیستەکان ئەگەر ئێوەی حیزبی حکومەتیز ئەگەر ئێوەی گاردی ئازادی هەندە جامادا بۆچی بەشێکی تر لە خەڵک ئەم کارانی کە ئێوە دەتانەوێت بیکەن ئەوان دیکەن وەکو بۆ نمونە کۆکردنەوەی کۆمەک بە شەنگاڵ هاتنە مەیدان لە بەرابەری هەر نەوە شتێ وەکو مەسەلەن چاو لێ بکەین لە بەرابەر سەلەفی یان لە بەرابەر هەر شتێکی تر بۆ تۆزیدانی ئەم مەسەلەیە وەکو کەسێک کە لە دەرەوە ئەم سوالە دەکرێت دەڵێ ئێوە نین ئێوە وجودیەتان نییە ئەگەر بەئیسلا بەر ئەساسی ئەم پاکتانەی کە باسی دەکەن ئەتوانێت ئەمە بکەن و ئەم شتانی بۆتان دێنێتەوە چ تەوزیحێک هەیە جوابی ئەم سوالانەدا ئێمە فعالیەتێکی ئاشکرامان نییە لە ئێرانە یعنی ئاعزا و کادری من ناتوانێت ڕسمان بە ناوی حزبی ئێمەوە فعالیت بکەن بۆیەش بەدەیان کار ممکنە کرابێت لە کاتی خۆیان کە کادر و عزوی حزبی ئێمە کردوێتی لە ڕێخستنی تەزاوران لە ڕێخستنی مانگرتن لە فڵان کار یارمەتی ئینسانی بۆ فڵان زەرزەدەگان ئەمە هەتە ناوی لە حزبی حکومەتیز نابات و ناکرێت بەڵام یەکێک لە ئەرکوو مەهامەکانی هەر عزوو کادرێکی حزبی حکومەتیستە کە لەم بزەنگانەیە بێتە مەیدان ماتڵ نەبێ حزب پەیامی پێدا یا نایدا ممکنە قبلی دەستڕستنەوەی بۆ لای حزب بۆ حزب بەڵام هەرچی ئینسانی سیاسی تەشکیلاتیەتی کە ئەمانە دەست بەجێ بتوانێت هەرچی زیاتر خەڵکێکی لە محیطی فعالیەتی خۆیان ئاگار کاتەوە بە مۆزوعەکە و چبایەتکردەکانی بخاتە بەردەستی خۆی کادری حەزب عزوی حەزب نابێت تەواوان بۆ هەموو شتێک منتەزر ببزانە حەزب چی پێڵێ شاخەکێکی هەیە بۆ خۆی معیارێکی هەیە من بۆیە بوومەتە عزوی حزبی حکومەتیست کە منداڵ بەنام و ئەرزشی هەیە جایگای هەیە لە قابلی تەرەحم بەخو قابلی احترامە و هەر نوع بێ حقوقی بە منداڵ مەمنوع لای من ژن هەر عینیشت کارگەر هەر عینیشت ئازادی سیاسیەکان هەر عینیشت هەر چیەک
ئەمە خەدشەدار بکات لە مقابلی ئاوێستن تەشەکولی بۆ پێگەێنم ئەفرادی دەوروبەری خۆمی بۆ ئاگاهەکەمەوە واردی فعالەتی عەلەنیە بم ئەمە یەکە لزومێکی نییە کە هۆویەتی حزبی ماشکرا بکەم بەڵام فعالیەتی من فعالیەتێکی ئیجتیماعیە و کادر و عزوی حزبی حکومەتیت سەری ئەنە بچێ بەدەم ئەم نوع ئەشتانەوە ئەمە ئەو بزەنگانەیە کە تایە ئەبێ ئیبرازی وجود بکەیت و تایە ئەبێ دەخالەتی جدی بکەیت و نەقشی فات بکەیت. سپاس دەکەم سەیرانمان کردن بتوێژێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتەوە زۆر سپاسان دەکەین تا ئەم کاتێ بەنامەکان لەگەڵمان بوون بە سپاس.